ئەو کات پێمانەڵێ کە ئێمە هەمومان بچینە چۆ لە چۆبین و کامیرەکانتان لە چۆدانێن وا شتێکی کامیرەکانتان و بە هاوکاری وەزارەتی پێشمەرگەش کە نێنەریان لێرەیە خۆیان هێزەکانی دەستگای مین سەقالی پاسانەکەین دەستخۆشیتان لێکەین بۆ ئامادەبوونتان لەم کات و شوێنەیە دیارە شەوی 18 لەسەر 19 دەنگێکی گەورە لەم ناوە بیستراوە لە ناوچەی خورماڵ سوپاسی برادرانی ئاسایش و برای بەڕێزم کاک مقەدەم ڕزگارەکەین کە بە هەوڵ و ماندوو بوون دوای گەڕان و کنەکردن و پشکنین لەم سنوورە مەوقعەکەیان دۆزیوەتەوە و ئێمەیان ئاگادار کردوەک بەڕێبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی کە دیارە لێرە ئایتیمێک ئەبیندێ شوێنەکەیان مەوقعەکەیان دیاری کردووە داوایان لێکردین کە بین بیبینین و تهدیدی بکەین و چارەسەری بکەین ئێمەش بە مانگی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و بەتایبەت برای بەڕێزم کاک عەمید ئەموال هاتین سەردانی مەوقعەکەمان کرد تیمی ئیئۆدیمان تیمی تەقانەوەمان تیمی تایبەتمان بە ئامادەبوونی دڵنیایی جۆری و بەڕێوەبەری ئۆپەرێشنی بەڕێوەبەراتی گشتیەکەمان و بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی سەردانی مەوقعەکە کراوە تهدید کراوە دۆزراوەتەوە کە ئەمە کاتوێشایە و ئێمە ئێستا لە پرۆسەیەکە بە ئامادەبوونی هەموو برادران و ئێوەش ئەتوانن تەسویری بکەن چارەسەریەکەین و هیچ زەرر و زیانێکی گیانی و ماڵی نەبووە و دەستخۆشیش لە برادرانی ئاسایی شەکەین دووبارە کە شەویان خست بۆ سەر ڕۆژ و بە گەڕانێ و بە پشکنینێکی باشیان کردبوو و لە مەوقعەکان بۆ تهدیدکردین و ئێستش ئێمە جۆرەکەی کە پێتان ڕائگەینین جۆرەکەی جۆری کاتوێشایە و ئێستش لە پرۆسەیەکە چارەسەری چارەسەرکردنی بەم شێوازە چۆن لە شوێنەکە ئەم چارەسەرکردنی ئەم جۆرە موشەکە زۆر چارەسەریی پێشکەوتووە ئەمە تاانی کەم جارمان نێمە نیشانەکە لەگەڵ دەستگای مینە زۆر بەرجەمەکەمان هەیە ئەمە هەنگێکی باش لە بینمانەیە ئەم موشەکە چارەسەری ئەوەیە کە بتەخێتێتەوە لە شوێنی خۆیان و بێوێنی زیانە